هێرشی درۆنی ڕژێمی ئێران بۆ سەر ئۆفیسی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و ماڵی سەرۆکی دەزگای پاراستن کاردانەوەی لێکەوتووەتەوە. باڵا سیاسەکەی ڕژێمی ئێران لە ڕێگەی عەباس عێراقچیەوە سەر سوڕمانی خۆی پیشاندا و ڕەتیان کردەوە کە هێرشەکەیان ئەنجام دابێت. لە بەرامبەردا سوپای پاسداران باڵا سەربازەکەی ئێران کە بڕیاری جەنگ و ئاشتی لەدەستدایە هیچ لێدوانێکیان لەو بارەیەوە نەدا. سەرچاوەیەکیش لە حکوومەتی هەرێمی کوردستان بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند کە گومان لەوەدا نییە هێرشەکە لەلایەن ئێرانەوە ئەنجام دراوە. دوای ڕووداوەکە بە نزیکەی 10 کاتژمێر ئەنجا ڕاگەیەندرا بەیاننامەی فەرمی پێوە دەرچوو. لە بەیاننامە فەرمیەکەدا تەنانەت زۆری فڕۆکە بێفڕۆکەوانەکەش دیاری کرابوو. بێگومان لە ماوەی ئەو 10 کاتژمێرەدا بەبوونی دەستگایەکی تند و باش و تۆکمەی هەواڵگری لە هەرێمی کوردستان کە سەر بە ئەنجومەنی پاراستنی ئاسایشە لە هەرێمی کوردستان هەموو ئەو شتانە ئاشکراکرا. ئیتر لەوە زیاتر بەڵگە چۆن بسەلمێنرێ بۆ لایەنی ئێرانی. سەرۆکوەزیرانی عێراق سەرکۆنەی هێرشەکەی کرد و لیژنەیەکی ڕاستپار تاوەکو بە دوواداچوون بۆ ڕووداوەکە بکات. شارەزایانی سەربازی پێیان وایە هێرشەکە لەلایەن سوپای پاسدارانەوە ئەنجام دراوە و چەندین پەیامی سیاسی و سەربازی لەخۆ دەگرێت. تەنبیهەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئێستا حرەکەیەکی دیپلۆماسی چڕ هەیە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان و بە کاگنێ چربان بەرزانە و هەروەها بەناو سەرۆک ئەنجومەنی وەزیرانیشەوە و ئەتوانم بڵێم لەو ڕۆژانەدا ئەتیمامێکی باش بە هەولێر دەدەن. لە سەرەتای جەنگی 40 ڕۆژەوە تاوەکو ئێستا ڕژێمی ئێران زیاتر لە 1000 هێرشی درۆن و موشەکی بۆ سەر هەرێمی کوردستان و حیزبەکانی ڕۆژهەڵات ئەنجام داوە. ئەگەرچی لەم هێرشەدا زیانی گیانی نەبوو، بەڵام وەکو پەیامێکی هەڕەشە ئامێزی قورس بۆ سەر حکوومەت و دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان تەماشا کرا. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.